تیایە ئاو نییە خوێنی شەریدە بۆ بەرگری لەم چیایە ڕژاوە بۆ بەرگری لەم چیایە سەرڕای هەموو ڕێگیەکان ئێمە توانیمان لەوێ بەیاننامەکە بخوێنینەوە بۆ شاعری گەورەی کورد بەختیار زێوەرز لەوێ و هەروەها شاعری مامەساڵێکی فەڵمەت بڵێنەوە وەجگەلەوە منەم ئێوە شتە بڵێ منەم ڕۆ پۆساڵی کوردم بینی کە بە ئێمە خۆیان بە براو ئاسایشی ئێمە دادنێن و خۆیان بەوە ناز دەکەن کە ئەوان ئەمنێت و ئاسایشی وڵاتە دەپارێزن من پۆساڵی کوردم بینی بەسەر سنگی کوڕە کوردێکەوە کە باوکی پێشمەرگە بووە کە باوکی مێژووی ئەنفال و هەموو مێژوانی ڕابردووی بۆ ئێمە تۆمار کردوێتەوە و چەکی کردبووە شان بۆ داکۆکیکردن لەم وڵاتە لەو ئەمنێت و ئاسایشەی کە ئەوان ێستا شانازی پێوکەن و کە ئەمنێت و ئاسایشی ئێمە تێکەدەن و ئیشێوێنن ئێمە کۆمەڵی خەڵکی مەدەنین ئەمانەوە لە ڕێگەی کاری مەدەنیەوە و خەباتی مەدەنیەوە و بەڕێکاری یاسایی ئێمە پەیام و چالاکی و ناڕەزایەتی خۆمان بگەرین بەڵام ئەوان هێزەکانی ئاسایش و هێزی ئەمنی ئەوان ئەمڕۆ تەکیدیان لەوە کردەوە کە ئەوان پارێزەری کۆمپانیاکانن نەک ڕای گشتی و بەرژەوەندی گشتی